سڵاوتان لێبێ ئازیزان ئەمڕۆ لە پارکی ئازادی شاری سلێمانین چالاکیەکی بچووکەکەین وەکو بەشێک لە بەرنمەکەمان بەرنامەی سێوی سەوز جا چالاکیەکەمان بابەتەکەمان باز لەواکەین کە چۆن وەرزش کاریگەری هەیە لەسەر بەرزکردنەوەی بەرگری لەشمان بۆ ئەوی کە لەشێکی بەهێزمان هەبێ چۆن وەرزش ئەم کارەمان بۆکە جا ئەمڕۆ چالاکیەکی بچووکمان ئامادە کردووە ئەم خواردنەوە دیتۆکسانەشمان ئامادە کردووە ئەین بەو کەسانەی کە لێرە لە پارکی ئازادی خەریکی چالاکی وەرزشین وەکو پشتگیریەک بۆ ئەو کەسانە کە وەرزشەکەن و ئەین بۆ کەسانش کە وەرزش ناکەن بۆ ئەوی کە ئەوانیش بە هەمان شێوە بچنە سەر ئەوەی کە وەرزش بکەن و مادام هەریەن بۆ ئێرە و ئەڕۆن وەرزشێکی تایبەت بەخۆیان هەبێ ئەوانیش جا ئەمڕۆ مامۆستا ڕێبند کامەرانم لەگەڵا کە بەڕێزیان مامۆستای زانکۆن و هەروە ڕاهێنەری وەرزشین بۆ ئەوی کە زیاتر قسە لەسەر بابەتەکە بکەین سڵاو لێبێ مامۆستا تۆ چۆنی؟ زۆر زۆر سپاس کە ئەمڕۆ لەگەڵمانی اینجا ئەمڕۆ بابەتەکەمان باس لە بەرگری جەستە ئەەکەین و پەیوەندی بە وەرزشەوە بزانین ئایا وەرزشکردن بەوا ئەکا کە جستێکی بەهێزمان هەبێت و بەرگری لەشمان بەهێز بێتەوە بە دڵنیاییەوە هەچ جوڵەیەکی وەرزشی کە ئەنجامی کاریگەری لەسەر سەرجەم پێکاتەکانی جەستا بێ بە ئەندامە دەرەکیەکانی وەکو ماسوولکەکان و ئەو شتانی کە لە دەرەوە ئەیبینیت هەروەها ئەندامە ناوەکیەکانی کە کارە فسیۆلۆژیەکانی جەستاکە بۆ پێکە پرۆگرامەکەشتان هەر لەسەر و بابەتەیە لەسەر باسی بەرگری جەستاکە بێگومان کاریگەریەکی زۆری هەیە لەسەر بەرگری جەستە بە شێوەیەکی ئەرێنی باشە ئەم کاریگەریە چۆن چۆنی ئەبێ لە ناو جەستەمانە هەچ کاتێککە دەستی کرد بەوەی کە جوڵەیەکی وەرزشی ئەنجام بیت یەکەم شت کە لە جەستە تا ڕۆیە لێدانەکانی دڵتەپەی لێدانەکان زیاکات کە ئەمە زیای کرد سۆری خوێن چالاکات هەموو چالاک بوونی سووری خوێن هەچ کاتێککە سۆری خوێنمان چالاک بوو کاریگەریە بێت لەسەر سەرجەم نەخۆشیەکان پێکانەکان و بەرزکردنەوەی بەرگری جەستە و ڕێخستنی کاری خڕۆکە سپەکانی خوێنیش باشە ئێمە ئەمڕۆ وەرزشی بە پێڕۆشتنمان هەڵبژاردۆ مامسا لەبەر ئەوی وەرزشێکی ئاسانە هەموو کەسێ ئەتوانێ بیکات بەردەستە پێویستی بەوە نیە بچی بۆ با بڵێن کاتێکی تایبەت و شتی تایبەتی بۆ تەرخانکەیتوانە وەرزشێکی ئاسان و بەردەست و خۆشە بزانین چۆن وەرزشی بە پێڕۆشتن ئەم کارەمان بۆ ئەکات لە زۆرێک لە سەرچاوەکانی شاوان نووسێک کە کۆنتترین وەرزشەکە مرۆڤ ئەنجامی دابێت بۆ پێی کە پێویستی بە هیچ شتێنی و مرۆڤ لە سەرتاوە کە لە دایکە بێت و دایماوەیەکەوێتە سەری کە بە قاچی خۆی بڕوات هەمومان ڕۆشتن ئەزانین ئێتە سەرەوەی کە ئایا من ڕۆشنەکەم کاریگەریە بێ لە سەرلایەنی جەستەی موک و وەرزش ئەڵێن بەڵێ ئەی بێ بەڵام مەرجی خۆی هەیە مەرجەکەمان چییە ئەوەیە کە ناکە ئێرە ئەوێ بڕۆم و بستمەوە پێویستە کات جوڵەیەکی بەردەوام هەبێت بۆ چەند خولێکێک بێگومان کە ئەم جوڵە بەردەوامەشە هەبوو وەکو پێشتریش ئاماژەم پێیا بە مەسلەی لێدانی دڵ و سۆری خوێن هەروەها هەناسەکانیشم ڕێگەکاتەوە لە هەناسەوەگرتن و هەناسەدانەوەیە باشە مامۆستا بەپێی تەمەنەکان بابێنە سەر ئەوی بەپێی تەمەنەکان بزانین لە چ تەمەنێکەوە دەستکەین بە ئەوی کە بە پێ بڕۆین بە پێڕۆشتن بکەین یاخود ڕاکردن بکەین و چەندێکیش بێت ماوەکەی چەندێ بێت ڕاکردن لەگەڵ بە پێڕۆشتنە دوو دەستەواژێت توانین هەریان بەکاربین ڕاکردنەکەگەنەوە بەستلی وەرزشکردن بۆکە بە دەسێنانی ئەنجام ئینجازێکی باشە هەبێتەوە چێتە زمانی یاری وەرزشیەکانەوە کە تێکەڵاو بێتەوە بۆ پلانی تایبەت بەخۆیان هەیە بەڵام مەسلەی ڕۆشتنەوەی کە ئەوێ ڕۆشتن بکات تۆ لەو کاتەوەی کە هەستی کرد ئەگەر مناڵێکیش بێ ئەتوانێت لەسەر پێی خۆی بڕوات کێشی بۆ دروست نابێت ڕاستەخۆ با دەستکا بە ڕۆشتن زۆر جار مناڵ ڕۆکاتە شوێنێکوانە پێڵەنجاری وەرزش بۆ تەمەنی ئەم گونجانێ بەڵام ئەتوانێت بە پێ بڕوە کەواتە هەر لە سەرەتای تەمەنەوە لە تەمەنیشی مناڵیە بۆ هەیە وەرزش بکەی هەتاوەکو کاتێکە قاچەکانە ساغەوە توانی بە پێ بڕیت و لە هەر مەحەڵەیەکیشە سوود و گرنگی خۆی ئەبێ بۆیان باشە مامۆستا بۆ کەسێکی ئاسایی با بڵێن کە کێشێکی ئاسایی هەیە و مرۆڤێکی ئاساییە چەندێک جارێ ئەم بە پێڕۆشتنە بکات ماوەکەی چەندێ بێ و لە هەفتەیەکی شا چەندێ بیکە ئەمەگەر ئامی خەڵک وەرگین بۆ تەمەنێکی 30 ساڵ وەربگرین ئەتوانێت لە ڕۆژێکە لە نێوان 3 بۆ 4 هەنێجار تا 5 ئاساییە لە هەفتەیەکە عفو 3-4-5 جار ئەتوانێت ئەم جوڵەیە ئەنجام بە هەر جارێکی کە دەست پێکا لە سەرەتەوە بە 20 خولێک دەست پێ بکە دوای بگاتە 25 و 30 هەتا 45 خولێک ڕێگە پێدراوە ئەمە وەکو شێوازێکی زۆر سروشتی یعنی کە هیچ تەداخولاتێکی تر نەبێ ئەم کەسە ژیانێکی تەنها سروشتی هەیە ڕۆتینێکی تایبەت بەخۆی هەیە کە وەکو عامی خەڵک ئەژیت باشە کەسە بە تەمەنەکان ئەو کەسانی کە تۆزێک با بڵێن تەمەنیان تێپەڕیوە ئەزانین تۆزێ سیستمی بەرگریان تۆزێ لاوااسترە لە چاو کەسەکانی ترە ئەو کەسانە چەندێک بیکەن ئا بە پێڕۆشتن سوودی زیاترە بۆ ئەوان یاخۆ چۆن چۆنیە
بۆ هەموو تەمەنەکان و ئاماژەمان پێ سوودی هەیە باشە بەڵام بێگومان بۆوانی کە ئەسنە تەمەنەوە لەبەرەوەی لە دوای تەمەنێکی دیاریکراوە کاتە لە 30 بۆ 35 ساڵەوە خانە دروستکەرەکان کەمتر ئەبنەوە خانە ڕوخێنەرەکانمان زیاتر لەبەرەوە پێویست دەکات باشتر وایە کە جوڵەیەکی وەرزشی هەبێت ئاسانترینانمە ڕۆشتنتان هەڵبژاردەکە قسەی لەسەرەکەین بەڵێ بێگومان ئەیبێت هەروەها زۆر سوودی شێبە گرنگی شێبە بۆ بەهێزکردنی بەرگری جستیان لەبەرەوەی وەکو پێم وتی ئەم کەسە لە زیاتیەوەی کە دابنیشە لە ماڵەوە تەنها کۆمەڵی خۆراکی خراپ بخوات و هیچ نەجوڵێت زیان بە تەندروستی ئەگەێنێ لە داهاتووە بۆیە باشتر وایە جوڵەیەکی تا ڕادەیەک مام ناوەندی هەبێ خراپ نییە باشە مامسا ڕەنگە کەسێک لە ڕۆژەکەیە بۆ نمونە ئێستا هەمومان ئەو ئەپلیکیشنەمانە لەسەر مۆبایلەکانمان یاخود لەسەر کاتژمێرە زیرەکەکانمان ڕەنگە کەسێک لە ڕۆژەکە 10,000 هەنگاو ڕۆشت بێت یاخود دوو کاتژمێر ڕۆشت بێت بەڵام بە پچڕی ئەمە سوودی پێ ئەگەێنێت یاخود ڕۆشنەکان ئەبێ بەسەریەکەوە بێ بۆ نمونە نیو کاتژمێر بەسەریەکەوە بێ یاخود 3 چارەک بەسەریەکەوە بێت ئەمایان باشترە بەگومان ئەگەر بەسەرێکەوە باشترەکە دیسانەوە گەڕێنەوە بۆ زانستی فسیۆلۆژیاکەڵێ هەموو جوڵەیەک دوو سیستەمی هەیە سیستەمێکیان ئەیرۆبیکە ئەو سیستەمانی کە هەوا بەشداریەکە کە ئۆکسیژین بەشداریەکاتیایە ئەمە لە چ کاتێکە ئەبێت لە 15 خولەک و بەرەو سەرەوە ینی بۆیە زۆر جار کەسانێکە بینی ئەڵێ من ڕۆژی وا هەیە 5-6 دقەیەکیش پاسکی لێ خڕم بەس خۆ سەرەکەم زەعیف نەبووم یان سەرەکەم هەستم بە فەرقێکی وان نەکردومە پێڵی نەخێر کاتەکە و کەمە تۆ لە سیستەمی ئەن ئەیرۆبیکا کارەکەی بۆیە باشتر وایە کاتەکە و درێژکەیتەوە لە 15 خولەک بەرەو سەرەوە مەسەلەی ئەپلیکیشنەکانیش کە دانرێت تەنها هەنگاوەکانە بۆ ئەژمارەکات ئێمە کۆمەڵێک ئاوی دیتۆکسمان ئامادە کردووە خۆشەویستان ئەمە لیمۆیتایە و نعنایتەیە و ئاوێکی ئاساییشە ئەمە چۆنە بەلایتەوە بۆ ئەو کەسانی کە ڕێەکەن بۆ ئەوی کە ئەمە بخۆنەوە شتێکی باشە بە تایبەت ئەگەر کەسەکان نەخۆشن چارەسەر وەرەگرن بۆ نمونە دەرمانێک وەرەگرە شتێک وەرەگرە بێگومان ئەمە کۆمەڵە مخەلەفاتی هەیە بە دوای خۆیان ئەمە یارمەتی دەرێکە بۆ ئەوی کە ئەو ژەهرانی کە لە ناو جەستەیە دەریکاتە دەرەوە یا خودۆ کەسانی کە تازە دەست پێ ئەەکەن زۆر جارەڵەیە چون وەرزشم کرد تەشەنجێکی زۆرم کرد بۆبوونەوەی لاکتیک ئەسیدەکەیەوە ئەکات ئەم تەشەنجە زۆرە دروست ببێت گرژبوونی ماسوولەکانی دروستە بۆیە کە کاتێکێت ئەم جۆرە ئەوانە بخواتەوە جیاواز لە ئاوی ئاسایی باشتر یارمەتی دەری ئەبێ بۆ فڕێدانە دەرەوەی ئەو ژەهرانی کە لە ناو جەستەیە باش مامسا ئەبینین ژمارەیەکی زۆر لە وەرزش شەوانەکان بابلان یاخود ئەو کەسانی کە ڕێەکەن خۆیان دەبێ ئاوی خۆیان پێەیە ئاوا بەم جۆرەوەکو ئێمە نابێ خود ئاوی لیمۆ بێ یاخود ئەو شتە بە سوودانی کە بیستمانەتیای بێ باشە لە دە بە ئاوەکانیانە یاخود ئاوێکی ئاسایی هەردووشێتوانێت بەکاربێن و هەردووکیشان سوودی پێگەێنێ بەڵام ئەمە کەسانی کە پاڵنەریان بۆ ئەوی کە بێنە دەرەوە لە کەشێکی ئاوایە جوڵە بکەن وەکو پێشتر وتمان باشترێکە لەو مەلە لە بێنە دەرەوە ئەمە زۆر کەسم بینیوە مەسەنەڵێ ئەو زۆر کە مەخۆمەوە تااقەتی نییە حەزی لە ئەو خواردنەوە نێڵێنە تامی هەیە نەڕەنی هێنی هیچ بۆنێکی هەیە ئەمە تۆزی یارمەتی دەرێک تامێکی خۆش سوودێکی تەندروستی ئەگەر کەمیش بێت هەیەی گۆڕانکارێکیشە لەو مەلە لە دەریەخە لەبەرەوە ئەتوانێت ئاساییە سوود لەوە وەربگرێت باشە مامسا تۆزێک با باز لە ئەو کەسانە بکەین کە یەن بۆ ئێرە یاخود بەتەمان بە پێ ڕێ بکەن ئیتنی کاتژمێر بێ کاتژمێرە بێت چەنێ بێ پێش ئەوە چی بخۆن خۆراک باشتر وایە لە پێش وەرزشکردنەوە ئەگەر وەرزشەکە و هەر چیەک بوو باشترێکە خۆراک نەخۆیت خۆ ئەگەر خۆراکێکە خوار با خۆراکە قرس نەبێ و 1 بۆ 2 کاتژمێر پێش ئەوە باشترێکە خۆراکەکە بخۆی بەڵام زۆر کەس هەیە لە بەیانیۆنانی هیچ نەخواردووە سەرەکەی لە عەسترانە تەمرینەکە ڕاهێنانەکەی ئەنجامەیاڵە من لە بەیانیۆ هیچم نەخواردووە چی بخۆم باشە ئەو خۆراکانی کە تا ڕادەیەک وزەی ئاەتێ بۆ نمونە قاوەیەک بخواتوانێت کە بڕێکی باش کافاینیتیایە یارمەتی دەریە بۆ ئەنجامدانی جوڵەکان باشی پارچە میوەیەکی بچووک بخوا بەڵام باشێکە دوورکەوێتەوە لێکە خۆراکیشی قورس بخواتچکە جۆستەی قورسەکات و هەرسکردنی ئەم خۆراکەش پێویستی بە کات و بە ئاوێکی زۆر و هەروەها سۆڕی خوێنیش لە زیاتیەوەی مەشغوڵ بێ بە ماسوولکەکانەوە مەشغوڵێ بە مەعیدەوە بۆ ئەوی خواردنەکەی بۆ هەرسکە دەستەکانە خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ ئەو هەموو زانیارە بەسوودا جا ئێستا بەیەکەوە دیتۆکسەکانمان لەگەڵ ستافەکەمان ئەین بەو کەسانی کە لێرە وەرزشەکان وەکو پشتگیریەک بۆیان و ئەوانش کە نایکەن داژنیشتون ئەین بەوانیش بەشک و ئەوانیش نیە وەرزش بکەن باش مامسا تۆ یەک بایەک دانش بم بە تۆ وەکو یەکەم کەس دەستەکانە خۆش بێ زۆر زۆر سپاس.